بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم ئێوارەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە باسی ڕۆژتان پێشکەشەکەم باسی ڕۆژی ئەمڕۆمان تایبەتە بە قسەکردن لەسەر باسێکی بە شێوەیەک لە شێوەکان هەنووکەیی ئەویش تایبەتە بەوەی کە لە ئێستادا وڵاتیانی هەرێمی کوردستان دوای گەڕی یەکەمی کۆبوونەوەکان بە شێوەیەک لە شێوەکان چاوەڕێ بوون گەڕی دووهەمیش دەست پێ بکاتەوە و هەستیان کرد لایەنەکان جددین لە چارەسەرکردنی کێشەکان و دانیشتن لەگەڵ یەکتر بەڵام وەکو ئەبینرێت ئێستا لایەنەکان هەر یەک لە کەلی خۆیەوە باسی پرۆژە ئەکات و باسیەوەکە گرنگە دابنیشن و باسیەوەکە کە گرنگە گفتوگۆ هەبێت و باسیەوەکە کە هەر یەکەیان نەخشە ڕێگا و دنیابینی خۆی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئایا ئەم پرۆژانە تا چەندە ئەتوانن ینی پارتی پرۆژەی هەیە گۆڕان پرۆژەی هەیە یەکێتی پرۆژەی هەیە یەکگرتو پرۆژەی هەیە لایەنەکانی تریش ئەگەر لە نزیکەوە بیان دوێنی پێچێ هەمویان پرۆژەیان هەبێت. ئایا ئەمانە باشتر وانییە کە خۆیان لە یەک پرۆژەیە ببیننەوە کە ئەولەویەتیانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت لەگەڵ هەرێمی کوردستان و بەرژەوەندیە باڵاکانی کە ئەم دەستەواژەیە زۆر بەکارێنن حزبەکان و تا ئێستاش ڕوون نییە مەبەست لە بەرژەوەندیە باڵاکان چییە؟ ئەمانە بێت و قسە لەسەرەوە هەیە کە دۆخی دوای ئۆپەراسیۆنی مووسڵ دۆخێک نابێت کە ینی کات ببەخشێت بەلایەنەکان کاتیان هەبێ بۆی بیر بکەنەوە جارێکی تر دابنیشن. ئایا لە ئێستادا لایەنەکان باشتروانیە دابنیشن باشتروانیە چارەسەری کێشەکان بکەن باشتروانیە هەموو پرۆژەکان کۆ بکەنەوە و پەیمانێکی نیشتیمانی لێ پێک بێنن کە بتوانن لە ڕێگایانەوە چارەسەری قەیرانەکان و لە ڕێگەی ئەوانیشەوە چارەسەری دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کرد. من زیاتر ناڵم لە پێشەکێکە بۆ ئەم تەوەرە سێ میوانی ئەزیز و بەڕێز ئێستا لەگەڵ من لە شاری سلێمانی لە ستۆدیۆ حازرن هەرێک لە بەڕێزان کاک ئاسۆ عەلی چاودێری سیاسی دکتۆر یەحیا عومەر ڕێشاوی مامۆستای زانکۆ کاک مەجید ساڵح وەکو نووسەر و ڕۆژنامەنووس و هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕانی شەمشە حزوریە زۆر زۆر بەخێر بن سەرسەر و سەرچاوم کاک ئاسۆ گەر لە جەنابتەوە دەست پێ بکەم قسەیەک هەیە ئەڵێت پرۆژەکان بە شێوەیەک لە شێوەکان ئەمە ڕای من نییە بۆ کاتکوشتن و کات بەڕێکردنە پێت وایە ئەبێت چی بکرێت بۆی ئەم پرۆژانە بە بەرهەم لێ بینە دەرەوە تەنها قسە نەبن و تێپەڕن و کات و زەمن کاریان تێ بکات و بیر بچنەوە. بەڵێ بەسپاس بۆ بەڕێست و سڵاو بۆ بینەران و بەژاروانی بەڕێز. بەڕاستی وەڵامی ئەم دۆخە چەقبەستنی دۆخی کوردستان وەڵامێکی ئەو پرسیاری بەڕێستە یعنی ئەم چەقبەستن و لە جێی خۆوەستان و کات و هەل لە دەستدانە وەڵامدانەوەیەکی ڕوونی ئەوەیە کە ئەو پرۆژانە دوو جۆرن جۆرێکیان هی ئەو لایەنانەیە کە بڕیار بەدەست نین و بڵین جوڵێنەری دۆخە سیاسیەکە نین هەنیشیان بۆ هی بڕیار بەدەستەکانە پرۆژەی بڕیار بەدەستەکان بەڕوون و ئاشکرا پرۆژەی کاتکوشتن و خۆ لە بەرپرسیارەتی لادان و چاوەشەکاری و خەڵخەڵەتانە پرۆژەی لایەنەکانی تریش لایەنە بڵین بێدەسەڵاتەکان و کەم دەسەڵاتەکان پرۆژەی شەڕە پرۆژە و شەڕی دەنگ و شەڕی هەڵبژاردن و شەڕی کەسبی جەماوەر و شەڕە پرۆژەیە یعنی تا ئێستا شتێکی جددی و کردارێکی لە هیچێکی لەو پرۆژانە دەرگ ناکرێ و ئەو پرۆژانش کە لەلایەنەکان و ئەخێتە بەرچاو هەنێ جار لە سیما و ڕووکەشی دەرەوەیدا جۆرێ لە هیوابەخشی و جۆرێ لە خستنە ڕووی بابەتی نوێ و تەرحی نوێ ئەبینی بەڵام لە پشت ئەم دۆخەوە دۆخێکی زۆر جیاواز کە ئەو وتە مەشهوورەی کە ئەڵێ شەیتان لە تەفاسیلایە لە تەفاسیلە پێشەوەی پرۆژەکە بخەنە ڕوو بەرنامەیەکیان بۆ داناوە کە ئەم پرۆژەیە بە لێکدانەوەی ئەوان واتایەکی زۆر جیاوازی هەیە لەوەی کە خەڵک تێگاوە نزیکترین نمونە و پرۆژەیە کە هێزی باڵادەستی ئێستای کوردستان پارتی دیموکراتی کوردستان پێشکەشی کرد ئەو پرۆژەی بارزانی ئەو پرۆژەیە بوو جۆر لە سیمایە جۆرێ لە هیوا و جۆرێ لە شتی نوێی خستە ڕوو بەڵام لە کردارە هیچ هەنگاوێکی کردارێکی بۆ نەنرا و لە ڕاگەاندن و تەسریحەکانی هەنێ لە بەرپرسیارانی پاردیشا ئەوە دەرخرا کە ئەوەی لای خەڵک خەیاڵە لای ئەوان بەتاڵە و ئەو گۆڕانکاریانە لە هەرسە سەرۆکایەتێکە و گەڕانەوە بۆ دۆخێکی ئاسایی جگەل لە ڕووکەشکاریەک و تێپەڕاندنی قۆناغێک شتێکی تر نییە لەلایەکانی تریش وایە بینم کە
ناکرێ حیزبە و ئەبێ پرۆژەیەکی هەبێ بەخسە لەسەر ئەمەیان ئەوانیش پرۆژیان تا چەندە ئاساییە پارتی سیاسی پرۆژەی هەبێ یعنی نەخشە ڕێگای هەبێ بۆ چارەسەرکردن و مخاتەبە و بڵین لەگەڵ لایەنەکانی دیکەیە قسەی لەسەر بکات و بگەن بە ئەنجامێک لەگەڵەیە ینی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەخشە ڕێگەیەکیە نەخشە ڕێگەکە هێشتا دانیشتن لەسەری بەردەوامە تا چەندە ئاساییە کە بۆ منە لەگەڵ لایەنەکانە قسەی خۆی بکە بۆ منە پارتی پەیامەکەی بارزانی کرد بە چۆن بڵێ یەکێ لە هێزەکانی دەستی خۆی و هات مفاتحەی لایەنەکانی کرد و لەگەڵیانە دانیشت و قسە لەسەرەوە کرا کە پارتی لە پەیامەکە پەشیمان بۆتەوە بەڵامەوە بوو تەبێژی فەرمیان وتی نەخێرێمە پەشیمان نەبووینەتەوە بەڵام هەر بەرپرسێکی پارتی لە بەرنمەیەکی ناوتی نێوماڵی لایەنەکانی تر زۆر باش نییە تا دانیشین لەگەڵیانە ئەم پاساوە تا چەندە ئەکرێ ئیشی لەسەر بکرێ و لایەنەکان تا چەندە ئاساییە پرۆژیان هەبێ بەبڕۆمەوە پاساوێکی لاوازە چونکە ئێستا بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان ئەتوانێت ئەم دۆخە بجوڵێنێ پێش هەموو لایەن پێت وایە ئەبێت ئەو دیسان سەردان بکاتەوە ئەگەر پێیان وایە کاتوانن چارەسەر پرۆژەکەی ڕوونتر کاتەوە خاڵ قاتە سەرپیت و ئەوەی وتوێتی مەبەستی بێ نەک لە پشتی ئەو مەبەستەوە مەبەستی تری هەبێ بڵێن بەرامبەر ئەمیژدا یەکێتی نیشتیمانی کوردستان کە هێزی دووەمی کاریگەرە لە پرۆسی سیاسیە بەڕاستی جارێ هەر بۆ پرۆژەکەی خۆیان ئەویان وەخت کوشت ئەویان کۆبنەوە کردوانی کۆبنەوە داخرا کە پارتی گەیەوەی چەند جارێ بڵێت چاوەڕوانی یەکێتین بۆ وەڵامدانەوە بە پرۆژەکەمان لێرەوە دۆخەکە ئەومان پێڵێ کە ئەم پرۆژانە پرۆژەی جددی نین جددی بن هەمولایەتەکان نێتی ڕاستەقینیان هەیە بۆ تێگەشتن لەم دۆخە مەترسیدار و هەستیاری کێسە لە کوردستانە هەیە لەگەڵ تێگەشتنەکەشا بەرنامەیان هەیە بۆ تێپەڕاندنی و بۆ قۆستنەوەی هەلەکانی بەردەست کاداوە بە فیڕۆ نایەن و پرۆژە دەرکردنیش ئەوە نییە هەریکێتی پارتی نییە گۆڕان هەیەی یەکگرتو هەیەی کۆمەڵ بە شێوە لە شوەکان هەیەی ئەمانش کە هەیەە پرۆژەکان من وایە بینم پرۆژە بۆ پرۆژە ئەگینا لە پرۆسی سیاسیە کە تۆ پرۆژەیەک ئەخەیتە ڕوو ئەم پرۆژەیە پلانی ئەی تۆیە ئەی پلانی بیت چییە یعنی ئەگەرم پرۆژەی تۆ کەس بە دەنگەوە نەهات یا بە پەش درایەوە یا هەنێ خاڵی قابلی جێبەجێبوون نەبوون و جێبەجێ نەکرا هەنگاوی دووەمی تۆ چییە بۆیە من وا ئەبینم پرۆژەی لە دەسەڵاتدارەکان بۆ کاتبردنەسەرە پرۆژەی بەرامبەرەکانیشیان بۆ مەسئولە سەرخۆ لابردن و ئەوەیە کە هیچ هەنگاوێکی کاریگەر و جدیان نییە کە لە بەرامبەر ئەوە بیانوێ دۆخەکە بجوڵێنن جۆرێک لە سەڵکردنەوە جۆرێک لە ڕازیبوون بە بەش جۆرێک لە شەڕی بەش و بەشکاری لە پشت نێتەکانەوەی گینا چارەسەری دۆخەکەەوە لە ڕووی بیردۆزیەوە لە ڕووی تیۆریەوە کارێکی زەحمەت نییە بە هەر کەسێکی ئاسایی بڵێ چی بکرێ بۆ دۆخی کوردستان پێتەڵێ هەنگاوی یەکەم پەرلەمان کارا بکە چەند هەنگاوێکی زۆر ڕوونباشکرا هەیە زۆر ئاسانە کە بەڵام کە نایەنەوێ ئەوەی هاوسەنگی هێزەکە نەگەشێتەوە ئاستەی ئەم دۆخە دروستکە و بمبورەمە ئیزافەم جملێژ ئیزافە بکەم تا هێزێک ئەم باڵانسە شێواوە ئەم باڵانسەی لە ئێستای کوردستان هەیە باڵانسێکی چەقبەستووە تا ئەم باڵانسە بە هێزێکی زیاتر لە شوێنێکەوە ینی هێزەکە مەقسەم لەوە نییە شەڕ بێت و تیژی بیاشتێ بە هێزێک بە جوڵەیەک نەجوڵیان لێ وەکو ڕاستەیە کە لەسەر هینێدانراوە باەکی بچووک ڕەنگە بیخا بەلایەکە بەڵام هێشتا نە ئەو با بچووکە هەیە نەهێزی گەورەش هەیە دۆخەکە بەلایەکەستەکەم بێگومانڕێمەوەلا دکتۆری حەبێ مەلای جەنابتان وەکو مامۆستایەکی زانکۆوە لە ڕێگەی ئەکاونتەکەی خۆشتەوە هێندەی من تێبینیم کردبێت قسەت لەسەر دۆخەکە هەیە بە بەردەوامی دۆخی وڵاتیانی هەرێمی کوردستان قسە لەسەر ئەوە هەیە کە نەک باشتر نابێت بەرەو خراپتری شەڵات هەر لە دۆخی کاسبکارێک و کرێکارێکی ناو بازارەوە بیگرە تا خوێندکاران تا فەرمانبەران مامۆستایان یعنی بە چەند چینێکی زۆر بچووکی کۆمەلگە هەیە کە قەیرانەکە کاریگەری لە سەریاندانە ناوە و ئیشیان بەردەوامە لە هەمە وەکو کاک ئاسۆ ئاماژەی پێدا ئەڵێ هەنگاوێکی جددی نییە کاتکوشتنە ئەبێت چی بکرێ لە ئێستایە وە جەناب دۆکو مامۆستایەکی زانکۆ پێت وایە ئەبێ لایەنەکان لە ئێستایە چی بکەن بۆی ئێمە هەڕەخنەمان نەبێت و ڕێگە چارەشمان هەبێت ینی ئەبێت چی بکەن بۆ ئەوەی لەم قەیرانە بێنە دەرەوە و ئەگەر لە چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگە نەکەنەوە چی چاوەڕیان دەکات
زۆر سپاس بەناوی خۆی گەورە. لە ڕاستیا بنوازانم حزبی سیاسی خۆی لە ینی بەسێترین پێناسی بۆ حزبی سیاسیەوەی کە حزبی سیاسی مەشروعە پرۆژەیە کار خۆی حیزبەکە پرۆژەیە جوڵانەوەی سیاسی حرەکەی سیاسی حزبی سیاسی مەشروعە بۆ هۆشیارکردنەوەی خەڵک بۆ چاکسازی بۆ تەقدیمکردنی مەشروع و پرۆژە بۆ ئەو بارودۆخە سیاسی کە لە وڵاتێکە لە شوێنێک و موقعێکی دیاریکراوە هەیە. لە هەرێمی کوردستانە دیارە هەر لە سەرەتای دروستبوونی حزبی سیاسیە و لەو بارودۆخە کێسە لە هەرێمی کوردستان هەیە بۆ چارەسەرکردنی ئەو بارودۆخە خەڵک داواکە لە حیزبە سیاسیەکان کە دید و تێڕوانین و مەشروع و بیر و بۆچوونیان هەبێ و هێشتا هاوڵاتیانیش بڕوایان وایە کە پارتە سیاسی هیوایان هەیە بەوەی کە پارتە سیاسیەکان چارەسەریان پێبێت. هەر یعنی حزبی سیاسی ئەکەوێتە ژێر پرسیارەوە لە کاتی دروستبوونی قێرانی سیاسیا مەشروع و پرۆژە و دید و تێڕوانینێکی نەبێت. یعنی ئەڵەن تۆ بۆچی حزبی سیاسیت کاتێ دید و تێڕوانین و بیر و بۆچوونی خۆت ناخێتە ڕوو. منوازانم ئەبێ ئێمە چۆن لە بواری علمی و زانستی هەیە کە ئاڵە تحدید المصطلحات ئێمە ئەبێ موشەی پرۆژە تحدید و دیاریکەین. ئێستاوەی لە هەرێمی کوردستان هەیە هەندێک لەو لایەنە سیاسیانەی کە دەستگا ڕاگەیاندنەکان نایەن ناوە پرۆژە خۆی لە ئەسڵا پرۆژە نییە. یعنی ڕەنگە لایەنە سیاسیەکە خۆشی نەڵێ پرۆژەیە بەس بەداخەوە دەستگا ڕاگەیاندنەکان ئەوانەی کە تەرحیەکەن نایەنێن پرۆژە ئەگینا مواصفات و یعنی ئەوەی کە پێوەەر و معیارە بۆ بە شتێک بڵێ پرۆژە وازەحە یعنی ئەوانەی کە بە شارع تەقدیمەکەن دیارە کە چیە ڤێرژنی کۆتاییشیە بێ بە هیچ نەبێ. بەڵام ئەوەی کە ئێستا بۆ نمونەوەی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان تەرحی کرد پرۆژە نەبوو بەزناوی پرۆژە دید و تێڕوانین بوو سەربارەت بە چارەسەرکردنی ئەو بارودۆخی کە لە هەرێمی کوردستان هەیە. ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەشت خاڵەکەی تەقدیمی کردووە نەخشە ڕێگایەکە بۆ چارەسەرکردنی ئەو بارودۆخە. لەبەرەوە ناکرێت هەموو ئەوانەی کە تەقدیم مەکرێن ناوبرێ پرۆژە. جاری وا هەیە نووسەرێک لەناو ڕۆژنامەیەکە شتێک تەرحەکە بۆ چارەسەرکردنی ئەو بارودۆخی کە لە هەرێمی کوردستان ڕەنگە ئەوەی ئەو پرۆژە بێت ئەوەی ئەو مەشروع بێ. یعنی ئێستا ئەگەر خوێندنەوە بکەی بۆ سەحافەی کوردی بۆ ئەوەی لە میدیا و لە ڕاگەیاندنەکانە نووسەر و ڕۆژنامە نووسە دیارەکان یا ئەوانەی ڕۆشنبیر و یعنی کەسی دیارن لە هەرێمی کوردستانە لە سەرەتای دروستبوونی ئەم قێرانە سیاسی لە هەرێمی کوردستان تا ئێستا چەندین بابەت و تێڕوانین و سەرنج و هەتەرانە شتیان هەبوو کە بۆ چارەسەرکردنی بارودۆخە بە لەبەرەوە ناکرێت ئەوەی لایەنە سیاسی بخۆزمەوە بۆی پرسیارێک بکەم هەستەکەی گویان لێگیرێت ئەمانە هەمویان خەڵکی شارەزان خەڵکیەکن کاتی خۆیان نەگرن تایانە ئەڕوات لێ ینی ئەگەڕێت بەحسەکات ینی پرسیارەکات لە وڵاتانی تر شت ئەخوێنێتەوە شت وەرەگەڕێ بۆی بگا بە ینی کۆمەڵێ خاڵ کە پێی وایە ئەکرێت چارەسەری قەیرانەکان و کێشەکان پێت وایە حکوومەت و حزبە سیاسەکان گوێ لەم نوخبەیە لەم دەستەگەری گوێ بگیرە لە قسە و خەمخۆری و دید و تێڕوانینی ئەو نووسەر ڕۆشنبیران لە پاڵیش حزبە سیاسەکان ئێمە ناگەشینەوە چوارچەوەیەکەم و مڕەبعیەکەم. ئێمە ئێستا بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان لە بواری ئابووری و بواری سیاسی و بواری کۆمەڵاتی لە هەموو بوارەکان ئێمە گەڕانێتەوە چوارگۆشەی یەکەم و ئێمە تازە بیسمیلایەکەن لەوەی بەیەکەوە کۆ ببینەوە. یعنی ئاواتی لایەنە سیاسەکان و هەموو خەونێکی هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە ئەم لایەنە سیاسیانە بەیەکەوە دانیشن. یعنی لەبری ئەوەی باسی دەوڵەت و لەبری ئەوەی باسی مەشروعی گەورە و نموزەجبین بۆ بەغدا و اینجا یعنی ئێمە مەشارعی گەورەمان هەبێ و هاوڵاتی خۆشگوزەران بێ و هاوڵاتیانی هەندەران جاری کە بگەڕێنەوە بۆ کوردستان و ئەم وڵاتە ئاوادام هەموو خەونەکانی ئێمە بۆ بەوەی کە هاوڵاتی بێتە خاوەنی کارەبایەکی 24 ساعتی و بێتە خاوەنی ئەوەی کە لایەنە سیاسیەکان شەو بیان بینێکە لەسەر مێزی گفتوگۆ بەیەکەوە کۆ بوونەتەوە. کارەباکانی ئێمە کارەباکەش لە دنیا بەنیاوەتەوە فۆقیامەش پێیزانی یعنی بە هەڵوێست و بە نەبوونی ئیرادەیەک بۆ چاکسازی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە ئێمە خەونەکانمان وا بچوو کراوەتە گەشتە ئەو قۆناغە. ئەمە وا ئەخوازێ بڵێن یعنی ئەگەر مەشروعیش تەقدیم نەکرێت پرۆژەش تەقدیم نەکرێت لایەنە سیاسیەکانەوە ئەوەی کە هاوڵاتی داوایەکە ئەوەی کە لایەنە سیاسیەکان ئاراستەی بەرپرسانی ئەم وڵاتیان کردووە وازح و ڕوونە. یعنی مەجموعەیەک خاڵی ڕوون و وازحن ئەویش مەوزوعی ئەوەی کە ئیرادەیەکە بێ بۆ چاکسازی ئەوەی ئێستا هەیە بریتە لە کارەخستنەوەی کارکردنەوەی پەرلەمانجارێکیکە ئەوەیە کە بژێوی هاوڵاتیان باش بکرێ و ئەمەی کە ئەم بێدعەیەکە هێنرایە ناو بژێوی هاوڵاتیانەوە بە شارەکە موچە و نیوموچە ئەوە حەل و چارەسەر بکرێ. یعنی هەنگاو بنرێ بەرەو چاکسازی هاوڵاتیش هەستی پێ بکە یعنی بە واضعی هەست بکە کە فعلا ئەم لایەنە سیاسیانە هەنگاوەن ئەوەی کە تا ئێستا هەیە لە ئێستا هەستەکەی هەنگاو هەبێت بەرەو چاکسازی هەنگاوە بێت بەرەو چارەسەرکردنی قەیرانەکان کی سەڵین یعنی بارودۆخەکە تحملی هەنگاوی کیسەڵیانە ناکات. ڕەنگە لە بەرپرسێکی حکوومەتی هەرێمی کوردستانی لە بەرپرسێکی پارتە سیاسەکان بەبێت جیاواز بپرسی ئەوانەی لە دەسەڵاتن ئەوانەی ئێستت بیانی لە ناو حکوومەتن بۆ نمونە بڵێن حکوومەتی هەرێم و دۆخی وڵاتیانی هەرێمی کوردستان ینی دۆخێکی نەتیجەیەکی ئاساییە چونکە بەغا بودجێ لێ بڕێون ئەو قسانە بەردەوام ینی ئەیڵێنەوە وەکو
ڕێگریەکانی بەردەمیان نەوت نرخی دابەزی و شەڕی جەنگی داعش هاتووەتە پێشە و هەستەکەی ئەم پاساوانە ئەکرێ وەکو کۆمەڵە پاساوێک سیر بکرێن لەگەڵ تێپەڕینیانە ناکرێت چارەسەرەکان نێنە پێشەوە بۆ جەنگی داعشەوە وا تەواوە بێت. ئەو پاساوانە بیدایەت ڕەنگە هەندێک خەڵک باوەڕیان کرێ بۆ جۆرە پاساوانە بەس کاتێک کە ئەبینێ ئەو پرۆژە و مەشروعانەی کە ئەرژێتە بەرژەوەندی لایەنێکی سیاسی داریکرا و وەکو خۆی گەشە ئەکات بازار و سوپەرمارکێتەکانیان جم و جوڵی بازرگانیان یعنی خۆشگوزەرانی خۆیان کڕینی ئۆتۆمبیل یعنی پەخشینەوەی ئیمتیازات بەسەر لایەنگرانیانە هەموو ئەوانە کە کاتی هاوڵاتی ئاسایی هەست بەمە ئەکا لەبەرەوە باوەڕ ناکەم من پاساوە لەو کاتە ئەستەکە کە غەدری لێکرا و شتەکان وانە کە پێڵێ ستەمی لێکرێ ئەگەر تۆ هەست بکەی فعلا قەیرانێکی دارایی ڕاستەقینە هەیە لە هەرێمی کوردستانە ڕەنگە تۆش هاوکار بی لەوەی کە ئەم قەیرانە تێپەڕێن بەس هاوڵاتی بۆچی هاوکار نییە ئێستا قەیرانەکە تێپەڕێنە بەڕێوەی هەستەکە گاڵتەی لەگەڵا کرێەوە بۆتە جۆرێک لە نوکتە و سوعبەت کاتێک کە باز لە قەیرانی دارایی ئەکرێ. سوپاس دەکەم دکتۆر. مامۆستا مەجید بێمە لای جەنابتان وەکو هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕان ینی زۆر جار من گوێم لێ بووە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە دانیشتنی ینی جێگات دیار لە ناو زانکۆ و لە چاخانەکان و لە کۆڕ و کۆ بوونەوەکانە باس لەوە کرێ ینی ئەوترێت ئەم لایەنانە پرۆژەیان بۆ کێ هەیە ینی پرۆژەکانیان بۆ خەڵکە ئەیانەوێ میلەت بێت بەدەمیەوە یان ئەیانەوێ ئەگەر پرۆژەیان بۆ یەکتر هەیە قسەیەک لەسەر ئەوە هەیە کە گوتار و دواندنی سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان بۆ حزبەکان بۆ یەکتر جیاوازە لەوەی لە ژێرەوە لەگەڵ یەکتر چۆن تعاملێکەکەن و تەنان باس لەوە کرێنێ جار کە تۆستەکەی لە لووتکەی ململانیەدان بەڵام پەیوەندیان هەیە پێکەوە قسەیان هەیە کەواتە ئەم پرۆژانە ئەبێ بۆ کێ بن بۆی ئەنجامی هەبێت چکە دکتۆر وتی ئاسایی نییە پرۆژەیان نەبێ لە کاتی قەیرانە. خۆی لە ڕاستی ئەمە پێشەوەی باسیەوە بکەین پرۆژە ئەم پرۆژانە چین و بۆچی ئەکرێ و بۆ کێیە دەبێت بگەڕێنەوە بۆی ئەم پرۆژانە بۆچی سەریان هەڵدا ینی بۆچی پرۆژەکان سەریان هەڵدا ئێمە بگەڕێنەوە پێش ئەم ڕووداوانەی کە پرۆژەکان تیا سەری هەڵدا دەبینین ململانەیەکی تند هەبوو لە پەرلەمانی کوردستانە و ئەو ململانەیە بە تەبیعی ڕۆیشت لە نێوان دوو ئاراستەی بیرکردنەوەی جیاواز لەناو ئەحزابی کوردیە ئاراستەیەک کە پێی وابوو دەبێت سیستەمێکی ڕیاسی دامەزرێت لە هەرێمی کوردستانە و شێوازێک لە شێوازەکان حزبی باڵادەست بۆ شخصێک ینی نەخشەڕێگایەک بۆ ڕئیسێکی فەرەدەسەڵات پرۆژەیەکی تریشە بوو یا خەڵکێکی تریشە بوو لایەنەکانی تریشە بوو لە ناو پەرلەمانی کوردستانە سراحیان لەسەرەوە کرد کە سیستەمێک دامەزرێت لە هەرێمی کوردستانە لەسەر بنەمای دموکراسی و لەسەر بنەمای سەرۆکێک کە کەمترین دەسەڵاتی هەبێت و دەسەڵاتەکان دابش بکرێت بەسەر موسساتی کوردستانە بەشێکی بەر سەرۆکی وەزیران کە بەشێکی بەر سەرۆکی هەرێمی کوردستان کە بەشێکی شۆڕ بێتەوە بۆ مەحافزات و مەحافز و خواردتر و سیستەمێکی پەرلەمانی دروست کرێت ئەم دوو پرۆژەیە ناو پەرلەمانی کوردستانە تاکو 1970 بە تەبیعی ڕۆیشت بە تەبیعی ڕۆیشت بۆ پێیکە ناو پەرلەمانی کوردستانە چوار لایەنی سیاسی پرۆژەیەک مەشروعی یاسایەکیانی ناو پەرلەمانی کوردستانە کە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستانی محدود کردن و سیستەمی پەرلەمانی پێ باش بوو چوار لایەنی سەرەکی ناو پەرلەمانی کوردستان لایەنێکی تری سیاسی کە پارتی دموکراتی کوردستان بوو پێچەوانەی ئەو پرۆژەیە بیریە کردەوە و ئەویست لە دەرەوەی پەرلەمانی کوردستانە ئەو مەسەلەیە چارەسەر کرێ و مەسەلەکە نەبرێتە پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوە پێنج قۆڵیەکانیشا دیسانەوە گەیشت نەبوون بەس لەبەرەوە چوار لایەنە سیاسیەکەی کە پرۆژەیان هەبوو و هەندێک لە لایەنەکانی دەرەوەی پەرلەمانی کوردستانیش لەگەڵ ئەوە بوون کە سیستەمی پەرلەمانیە بێ بەڵام پارتی دموکراتی کوردستان دیسانەوە سوور بوو لەسەر ئەوەی کە ئەو ئەفکارانەی خۆی و دژی ئەو هینە بوو هەرچەنە پرۆژەیەکی ڕسمی پێ نەبوو نەبوو چوار لایەنەکە نە لە پەرلەمانی کوردستان بەما ململانەیەکی تند هەڵگیرساوە پارتی گەیشتە بنبەستێکە بۆ ئەوەی ئەم پرۆژانە نە لە پەرلەمانی کوردستانەوە نە لە کۆبوونەوە چوار قۆڵیەکانە پێنج قۆڵیەکانە سەر بگرێ هات پەرلەمانی کوردستانی پەرخست و سیستەمی سیاسی لە کوردستانە گەڕاندەوە بۆ مرەبعی یەکەم وەکو دکتۆریش باسی کرد و کێشەیەکی گەورەتری دروست کرد بەویش قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستانەوە قەیرانی دارایی لە پاڵ قەیرانە سیاسیەکە ئەم قەیرانە داراییش لە پێناوی یەک شتا بوو ئەویژەوەیە کە لەبەرەوەی جەماوەری کوردستان پشگیری ئەو پرۆژەیە دەکرد کە چوار لایەنەکە پێشکەشیان کرد و بۆی خەڵک
بیریان بچێتەوە لە مەسائلی سیاسی و بگەڕێنەوە بۆ خواستە ڕۆژانەکانی خۆیان هەتا قەیرانە سیاسی دروست کردووە قەیرانە سیاسی وای کردو ئێستا خەڵک گرنگ نییە لە سیستەمی سیاسی حەزیەکە دیکتاتۆریە بێ جاری وایە حەزیەکە گەیشتە ڕادەیەک حەزیەکە هینیژە بێت مالکیش بێتەوە یا بڵێن عبادیش بێتەوە بۆ کوردستان گەیشتەوە مەرحەدەی سەدامیش ینی خەڵک بە شارەباڵی سەد ینی برسیکردنی خەڵک لە پێناوی ئەوەیە کەواتە من نتوانم بڵێم ئەوەیە کە ململانیەکان لە پێناوی مانەوەی دەسەڵاتێک کە لەگەڵ بە سیستماتیکردنی حکوومەت نییە وای کردەکەم قەیرانە دروست بێم قەیرانی سیاسی و قەیرانی دارایی ئێستا ئەم پرۆژانە بۆ چارەسەرکردنی ئەو دۆخەیە کە دروست بووە ئەو دۆخەیە کە لە پەرلەمانی کوردستان نەکرا چارەسەر بکرێت باشە ئەو دۆخەیە پێشەوەی بچینە لە ناو قسەکانی تۆیە بۆی من پرسیارە بکەم بێگومان ینی قسەکانت تەواو کە دواتر لەسەر پرۆژە و گرنگی ئەم پرۆژانە و ئایا گرنگن یا گرنگ نین پێت وایە لە ئێستاە ینی بۆ نمونە لە نەخشە ڕێگاکە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوتێ یەکێک لە نیگەرانیەکانی بزوتنەوەی گۆڕان لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بووە کە کاراکردنەوەی پەرلەمان لە ئەولەوێتی خاڵەکانی ناو پرۆژە و یاخود نەخشە ڕێگاکە یەکێتی نیشتیمانی کوردستان دانەنراوە و ئەندامێکی پەرلەمانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێت بە نسبەت ئێمەوە بژێوی خەڵک ئەولەویەتە پاشان کاراکردنەوەی پەرلەمان باشە بە نسبەت ئێوە کامیان ئەولەویەتە بزوتنەوەی گۆڕان بەنسبەت ئێمە هەردوو لایەنەکەی ئەولەوێتە ئەولەوێت بەنسبەت ئەوەیە کە تۆ ئەگەر سیستەمێکی باش و سیستەمێکی دموکراسی نەبێت حتمما قەیرانە سیاسیەکان کاریگەریەکی گەورەیە بێت لەسەر قەیرانە داراییەکان لە پێش دێن ئێستا پێم وایە ئەمە ئەگەر سیستەمێکی باشمانە وایە و شەفاف وایە نەوتی بە ئاشکرا بفرۆشتایە و بەم شێوە گەندەڵیە بەرفراوانەی کە لە هەرێمی کوردستانەیە نەبووایە من پێم وایە قەیرانی دارایی دروست نابێت باشە مامەڵە لەگەڵ واقعەکەی ئێستاە بکەین مامەڵە لەگەڵ واقعەکەی ئێستا لەناو پرۆژەکانی بزوتنەوەی گۆڕانە کە ئامادەی کردووە بۆ لایەنە سیاسەکانیشی ناردووە تایەتی بە پارتی دموکراتی کوردستانیش ئەوەیە کە یەکەم جار ئێمە بێنجارە پەلەپەل بکەین لە قەیران شەفافکردنی مەسلەی داهات و چارەسەرکردنی ئەم قەیرانە دواتر بگەڕێنەوە بۆ سەر ئەو پرۆژانەی کە سیستەمێکی دموکراسی گونجاو بۆ هەرێمی کوردستان دروستەکە کە شەفافیت لەسەروی هەمووە بێت چونکە قەیرانی سیاسی و کاتە کاراکردنەوە و بەگەڕخستنەوە و چالاکردنەوەی پەرلەمان لای ئێوە دوای بژێوی هاوڵاتیان دێت یان پێش بژێوی هاوڵات ئەمە بلاتون بێت دەکرێت هاوکات بێت بۆ چونکە بەبێ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بەبێ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و ڕۆڵ بینینی پەرلەمانی کوردستان پێم وانە هیچ قەیرانێکی سیاسی و هیچ قەیرانێکی دارایی لە کوردستانە چارەسەر بێت ئێستا پەرلەمانی کوردستان ئاگای لە هیچ شتێکی مەسائلی دارایی لە هەرێمی کوردستانە نییە ئەمە خۆی یەکێکە لە خۆکارەکانی دروستبوونی قەیرانە دارایەک جابینەوە سەرەوەی کە ئایا سەبەب چییە کە ئێستا پرۆژانە تەقدیمەکرێت لە ڕاستیان پرۆژانە دوو نوع پرۆژەیەکەیە وەکو لە سەرەتای وڵامی پرسیارەکەی جەناب باسم کرد پرۆژەیەکەیە زەمینە خۆشەکات بۆ دروستکردنی سیستەمێکی کە پارتی دموکراتی کوردستان ئەویست سیستەمێکی سەرۆکایەتی کە تێیدا شەفافیت کەم بەڵام لە پایامەکەی کاک مەسعود بارزانی بە ئاشکرا باسی لە هەرسێ سەرۆکایەتیەکە کردووە و قسە لەسەرەوە کرا کە پارتی پەشیمان بۆتەوە ئێستا پارتی جەخ دەکاتەوە ئەڵێ ئێمە هێشتا سوورین لەسەر ئەوەی کە گۆڕانکاری لە هەرسێ سەرۆکایەتێکە بکرێت هەرێم پەرلەمان ئەنجومەنی وەزیرانیش ئێوە لە دانیشتنی یەکەمیشە هێندەی گوێمان لێبوو لە پارتی و لە گۆڕانیشە لە گەڕی یەکەمی کۆبنەوەکان وتیان ئیجابی بووە بۆ دووهەم جاردانە نیشتنەوەکە ئیجابی بوو وڵی بۆ دووەم جار دانیشتنەوە خۆزگای سای برادێکی پارتی لێرە بووە بۆی وەڵامی ئەو پرسیارەی بدایێتەوە لەبەرەوەی ینی ئێوازتەکەن لای پارتیە وەڵامەکە لای پارتیە لەبەر یەک سەبەبەکەی ژەوەیە کاتێک ئێمە بە ئیجابی و حتا لەسەر گۆڕینی سەرۆکی پەرلەمانی کوردستان و ئەوەی ئێمە ینی جۆرێک لە تەفاهم هەبوو بەرامبەر بە پارتی دموکراتی کوردستان مقابلی گۆڕینی سەرۆکی هەرێم و مقابلی گۆڕینی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەم پرۆژەی لای سەرۆکی پەرلەمان لە زمانی بڵین هەنگاوەکانی بزوتنەوەی گۆڕان نەبوو ئێوە پێتان وایە کە ئەبێ گۆڕانکاری لە سەرۆکایەتی هەرێم بکرێت لە ئەنجومەنی وەزیران پەرلەمان و خۆی بێنێتەوە ئەرسێکی بە یەک پاکێج بکرێت بە یەک پاکێج سپاس دەکەم کاک ئاسۆ بێمە لای جەنابت نازانم هاوڕێیانم گەر پێم بڵێن چنم ماوە بۆ ناوبەر ئەمەوێت ینی زیاتر قسە لەسەر ئەوە بکەین ئەم پرۆژانە ئەگەر لە پێناوی پرۆژە بن ئەگەر لە پرۆژە لە پێناوی پرۆژە بێ کۆبوونەوە لە پێناوی کۆبوونەوە بێ گفتوگۆ لە پێناوی گفتوگۆ بێ نەک ینی چۆن بڵێ ئامانجێکی هەبێت
چاوەڕی چی لە یەکرێ بەڵام هاوڕێیانم پێمەڵێن ناوبڕێ وەرەگرین لە دوای ناوبڕەکە وەڵامەکە لێ وەرگرمەوە ئەزیزانم ناوبڕێکی زۆر کورت و دوای ناوبڕەکە لە گفتوگۆکەمان بەردەوامن. رانی ئەزیز سڵاوتان لێبێتەوە دووبارە لە بەشی دووهەمی باسی ڕۆژ بەردەوامی لەگەڵتان کاگاسۆ لە بەشی یەکەمی قسەکانتە ئاماژەت بەوەدا وتت ئەگەر ئەمانە پرۆژە بن لە پێناو پرۆژەیە باش نییە. ئەگەر پرۆژە بن لە پێناو پرۆژەیە و جەنگی یاخود ئۆپەراسیۆنی مووسڵ بەردەوامە و قسە لەسەرەوە هەیە کە ئەگەر کاتێک مابێت پێش تەواوبوونی ئۆپەراسیۆنەکەی دوای ئۆپەراسیۆنەکە قسە لەسەرەوەیە کەس نازانێت چی ڕۆدا تەنانەت ئەندامێکی سەرکردایەتی نیشتیمانی کوردستان دەڵێ هەر فریا ناکەوین هیچ بکەین دوایە ئۆپەراسیۆنە یعنی ڕەنگە دۆخەکە هێندت نازانم ئەگەر بتوانم ئەو دەستەواژێ بکات بشڵەقێت و بکەوێ بەسەریەکە ئەبێ ئێستا چی بکرێت بۆی نەکەونە ئەو دۆخە تەنگە تاویەوە. بەڕاستی جوای ڕاستەقینی ئەم دۆخە لەوایە کە ئەم وردەکاری و تەفاسیل و نیک خەڵکی پێوە کێشانی خەڵکی پێوە خەریک کراوە ئەسلی بابەت نییە. ئەسلی بابەت لە ئەقڵێتی حکومڕانیە ئەقڵێتی حکومڕانیش ئەقڵێتی ئاسی گەشەکردنی کۆمەڵایەتی و سیاسی کۆمەڵگەی کوردستانە یعنی ئەقڵێتی بەرامبەر قبوڵ نەکردن ئەقڵێتی هەموو شتێ بۆ من و تۆ هیچ ئەمە ئەقڵێتێکە بە شێواز لە شێوازەکان لە ناو هەموو حیزبەکانە لە ناو کۆمەڵگا لە هەموو شوێنەکە ڕەنگی یاوەتەوە و ئەمەش متمانەیەکی وای دروست کردووە کە هەموو لایە گومانی لەوەیە کە لاکەی بەرامبەریان لاکانی بەرامبەر ئەیانەوێ پاکتاوی کەنیانوێ قوتی بەنوانوێ بیسڕنەوە و لە ناو خۆشیانە هەموو لایەک نێتی ئەوەی هەیە کە مادەم ئەو وابیرەکاتەوە بێ منیش بیرۆکەم ئەو پاکتاوکەم ئەو پراوێستخەم و ئەو سڕمەوە ئەمە کێشی سەرێکی دۆخەکە یانی لە ڕوانین و ئەقلێت و معریفە و کەلتورەکەمانە دیموکراسیەت جێگیر نەبووە جگەل لە وشە و ڕووکەشەکەی لە کردار و لە بیرکردنەوە لە ڕوانینە ڕەنگی نایەوەتەوە ئەم پرۆسێش بە ڕۆژ و دو ڕۆژ و ساڵ و دو ساڵ دروست نابێ بێ بە پرۆسێکی درودرێژی هێمنی لەسەرخۆ و هەنگاو بە هەنگاو دروست بێ بەڵام دۆخی کوردستان وەکو جەنابەت پرسیارەکە کرد بواری ئەوە نایە وەختی ئەوە نەماوە بەو شوێنەیە تۆ بگەیتە کۆمەڵگایکی وا کە تاچێکی وشیاری بە ئاگا سیستەمێکی کارگەڕی پێشکەوت و سیستەمێکی حکومڕانی تەندروست و کە دەساودەستی دەسەڵات پای سەرێکی بێتیایە ئەمە بەڕاستی پەلەمانە و کاتی ئەومان نییە بە ڕێزانیش دەسەڵاتدارانی کوردستان بە هەموو لایەنەکانیانەوە مەشغوڵیان کردوین بە شتی لابەلە و لاوەکیەوە بۆیە ئەم دۆخە دۆخی ترسناکە ئەم لایەنانە لە ژیاتیەوەی ئێستا بەرامبەر بە یەک دڵنیایی بنەوە بەرامبەر بە یەک سازش بکەن بەرامبەر بە یەک هەر کەسەی بڵێ من لەمە ئەبورم بۆی بەرامبەرکەش بڵێ منیش لەمە ئەبورم بە عکسەوە پێداگری پێت وایە هێشتا قۆناغی کە لە ڕقی سیاسیان تێنەپەڕاندووە هێشتا کەلتوری ململانەی خێڵ زاڵە بەسەر ئەم کۆمەڵگایە عەقڵی خێڵ زاڵە بەسەر ئەم کۆمەڵگایە ئێمە کۆمەڵگایەکین تووشی شۆک بووین تووشی شۆکێکی شارستانیش بووین تەنانەت ئێمە کۆمەڵگایەکی گەشە نەکردو لە پڕا بووین بەژێر لێشاوی دەرکەوتە و دیاردەکانی کۆمەڵگای گەشەکردووی خۆراوە ئێمە تەعامل لەگەڵ گەشەکردترین ئامڕاز و داهێنراوەکانی دنیا ئەکەین لە کاتێکە عەقڵەکەمان هێشتا عەقڵی قۆناغێکی زۆر پێش ئەوەیە ئەمە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە گەشت ڕۆکانی ترەوە ئەمە ئیشکالە قوڵەکەی کۆمەڵگای ئێمەیە بەڵام ڕۆڵی دەستەبژێری بڕیار بەدەست لە وڵاتە چییە ئەبێ ئەم پارسەنگە دروستکە یعنی خۆ هەو قسەی سەدان جار وتراوەتەوە ناکرێ ئێمەش وەکو خۆراوە 500 ساڵ بەشێنەی تازم نەدەرفەتی ئەو ماوە نەوەختی ئەوەیە بەشێنەی وا بکەین هەم پیشەزازیمان گەشە بکات و هەم کەلتورمان گەشە بکات و هەم سیستەمی حکومڕانیمان گەشە بکات ئەبێ متوربەیە بکەین لە نێوان ئەو گەشەکردن و پرۆژە حازرەی کە هاتووە بەردەستمان ئەوەی ئەوان بە 500 ساڵ بڕیانە با ئێمە بە 50 ساڵ بیبڕین بەڵام هەنگاوێکی جدی نیە ئەنجام نێمەوە سەر ئەوەی کە ئەم لایەنە سیاسانە لەبری ئەوەی ئەم هەنگاو بەرامبەر بەیەک بنێن و نەرمی بنوێن و لە دۆخەی مەترسیدارەکە تێبگەن خۆ بەهێزکردنیان بەلایەنە دەرەکیەکان کرۆتە بنەمای کارکردنیان یعنی ئێستا وەکەوەی کە لە چاڵدێرانەوە تا ئێستا کورد گیرۆدەی ئەو نەهامەتی و کارە ساتە بووە لایەنەکان ئامادە نین هیچ سازشێ بۆیە بکەن لە هەنگاوی یەکەمە هەر لایە بەپێی حکمی هەنێکی جوغرافیایە هەنێکی ڕوانین و بیرکردنەوەیە هەنێکی بەرژەوەندی کەسایەتیە بیر لەوە کاتەوە لەگەڵ چ لایەکە ڕێبکەوێت لە مەرحەلەیە و چ لە بە چ لایەکەوە پێت وایە ڕێککەوتن لەگەڵ یەکتر بەبێ ڕێککەوتنیکی گشتی و کە کۆی لایەنەکان کۆ بکاتەوە ئەنجامێکی باشی لێ
ینی بەدی بە بکرێت دڵنیایی نە چونکە لایەنە هەرێمایەتیەکان و نێودەوڵەتەکانیش تۆ یەک و یەکگرتو نەبی بە سەنگە و مامەڵەت ناکە و نەکرد بە سەنگە و مامەڵەت ناکە دێت لە ناویشتا یاری ئەکا بۆ بەرژەوەندەکانی خۆی ئەوەی کە دۆخەکە تێگەیە یعنی زۆر سەرسوورهێنەرە لایەنە سیاسەکانی کوردستان وا تێبگەن کە تورکیا و ئێران و بەغا و دیمەشق لەگەڵ ڕیاضە پشتیوان و هاوکارن بۆی کە کورد بێ بە خاوەنی قوارەی سیاسی خۆی و سەربەخۆی خۆی بەدەست بێنێ ئەمە ڕواینێکە ینی لە ساویلکەی ئەولاترە بەڵام ئەگەر لە ناوخۆ یەکگرتووی و یەکدەنگی هەبێ ڕەنگە ئەو کاتە نازانم سەربەخۆیی و کیانێکی سەربەخۆ ببێ بە ئەمری واقع بەنسبەت وەڵام ڕاستەقینەکە یەک و یەکگرتو بە سیستەمێکی تۆکمە لێگەڕ 26 ساڵمان بە نیۆنازی بەفی ڕۆدا بەڵام بە یەک و یەکگرتووی بچنە ناو هەر پرۆسەیەکەوە بەرامبەر هەر لایەک قسە بکەن ئەو کاتە تۆهین تەبێت یعنی بەڵێ و نەخێر تەبێ لە هەر پرۆسەی ململانەیەکە دانووساندن بێ ململانێ بێ تەنانەت شەڕ و ڕوبەڕووبوونەوە بێ هێز نەبیت بەرهەم ناچنیتەوە تێشکی ئەم ئێستا کوردستان هێزی ڕاستەقینەی نییە هێزەکە هێزێکی ڕووکەشە هێزێکە پارسەنگی نێوان هێزەکان بۆی دروست کردوون یعنی ئەگەر ئێمە لە جاذبیەتی نێوان وەک چۆن ئەڵێ خۆر و زەویان مانگ ڕاوەستاوە ئێمە لە کێشەململانی نێوان هێزە هەرێمایەتی و نێودەوڵەتەکانە ئێمە بوونەکەمان هەیەگینە بوونەکەمان لەسەر پێی خۆڕاوەستان و بە سیستەم خۆمان نییە قسەیەک لەسەرەوە کرێت جگە لە ڕێکەوتنی پێنج لایەنە سەرەکیەکە کەوا ناوەکەی هاتووە بڵین پارتی و یەکێتی و گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ ئەوەی بە شێوەیەک لە شێوەکان وای کردووە کە نەگەن بە ئەنجام پارتی و گۆڕانن چونکە ململانی نێوان پارتی و گۆڕان ململانەیە کە بە شێوەیەک لە شێوەکان ینی تەنانەت هاوڵاتیانە دێجار ڕستەکەن مستحیلە ئەم دوو دووبارەیەکەمەوە لە سیاسەتە مەحاڵ نییە مەحاڵە بگەن بە ئەنجام هەست ئەەکەی بە هەمان بیرکردنەوە یعنی بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان ینی 4 وەزیرە نازانم چەند وەزیری گۆڕانە لەگەڵ کۆمەڵێک بەڕێوەبەری گشتی و سەرۆکی پەرلەمانی ئیزندا و دەری کردوون لە هەولێر باشە و ڕێگریشی لێ کردوون تایبەت لە سەرۆکی پەرلەمان وە گۆڕان پێی وایە کە سەرۆکی هەرێم لە ڕووی یاساییەوە ماوەکەی کۆتایی هاتووە و شەرعیەتی نەماوە بە هەمان بیرکردنەوە پێت وایە کێشەکان چارەسەر بکرێن یان ئەبێت چی بکەن یعنی تەنازولاتەکان ئەبێت لەکوێ بێت لەلایەن پارتی و لەلایەن گۆڕانە من وایە بینم ئەم پێداگری و عینادەی کە ئێستا لە دۆخی سیاسیا هەیە لەژێر گوشارە نەبێ قابلی گۆڕین نییە ینی بە قسە و نەسیحەت و ئامۆژگاری و قسەی چۆن ئەم گوشارە ئەو گوشارە ڕێوشێنی هەیە من وایە بینم کە هەموو لایەک گلەی لە پارتیەکەن ئەوە بەجێی خۆی و ڕەنگە من لەگەڵ زۆربەی ئەو گلیان نابم بەڵام کارەسادەوەیە هەموو لایەنەکانیش هەر لە ڕووی ڕواینیان بۆ سیستەمی سیاسی یعنی تۆ لە ناو حیزبەکەی خۆتە بڕات بە دامەزراوەیی و سیستەمی بڵاوکردنەوەی دەسەڵاتەکان و دابزانی دەسەڵاتەکان نەبێ بە چ ڕێسایەک داوای دابشکردنی دەسەڵات و سیستەمی پەرلەمانی بۆ وڵاتەکە ئەەکەی ئەم وڵاتە ئەم حیزبانە هەرێکیان بە شێوازی جیاواز ئەتەوێ بڵێ کە هەمویان بەرپرسیارن لە هەمویان بە سیستەمی سەرۆکاتی لە ناوخۆیانە بەڕێوەچن داوای سیستەمی پەرلەمانیش بۆ حکومەتەکەن یعنی لە ناو خۆیانە دیموکراسی نین هیچیان بە شێوەیەکی ڕاستەقینەی کە بڵێ ئەمڕۆیان لە دوێنیان باشترە ساڵی ئەمڕۆیان ئەم ساڵیان لە پار باشترە بۆیە کەس لە خۆیەوە دەست پێ ناکە هەمووی لە بەرامبەرەکە و دەست پێیەکە و بۆ چارەسەری ئەو دۆخەش بەڕاستی ئەو کاتی پارتی ئەو هەنگاوە هەڵ و چەوتەی نات کە دۆخی کوردستانی بەم ڕۆژە گەیان چوارلایەنەکانی گلەیەکەوە پارتی لەو لاو بۆستە ئەی ئەمان بۆ هەڵوێستیان یەک و یەکگرتو نەبوو کە خاوەنی پرۆژەی هاوبەش بوون بۆ ڕاستگویانە نەهاتنە مەیدان من ئەو کاتەی بارزانی پرۆژەکەی تەرح کرد بۆ گۆڕانکاری سێ سەرۆکایەتیەکە پێشنیارێکم کرد لە چەند بەرنامەیەکە کە ئەمینداری یەکگرتو ڕەنگە شیاوترین کەس بێت کە لەلایەنەکانەوە تەرح بکرێ بۆ سەرۆکی هەرێمی قۆناغی تێپەڕاندن بەڵام بەڵێن کۆمەڵێک هەوڵی داوەتەنان لە یەکێ لە جێگەکانە ئەگەر هەڵە نەبم کۆنگرەی خوشکانی یەکگرتو بوو ئەگەر هەڵە نەبم ینی زۆر بێهیوا بوو وتی ینی بێهیوای خۆی دەربڕی لە چارەسەرکردنی قەیرانەکان دیارە هەوڵەکانی بە هیچ ئەنجامێک نەگەشت من ئەوە ئەڵێم ئەم لایەنانە لە یاریەکەشە زیرەک نین ینی ئەبوایە ئەم چوار لایەنە بۆ هیچ نەبێ بۆ ساختکردنەوەی ئەو پرۆژەی بارزانی هێشتا تۆ ئەڵێ کە ئەکرێت مامۆستا سەلاحەدین محەممەد بادین ببێ بە
ئەو من بڕوانەکەم پارتی بە غەیری بارزانانی بە کەس ڕازی بێ بەڵام کەمادەم ئەم تەرحە ئەکات مەبەستی بۆ سەرۆکایەتی یان بۆ کۆکردنەوەی لایەنەکان یەکەم بۆ سەرۆکایەتی هەرێم بیانوتە ئەم چوار لایەنە بیانوتایە ئەوە بەڕێز مامۆستا سەلاحەدین پاڵێوراوی ئێمە بۆ ئەم پرۆژەی بەڕێز بارزانی ئەو کاتە هیچ نەبێ دەرەکەوت کە ئەو بەڕاستێتیە بەڕاستین ینی ئەم لایەنانە لە بینی خۆشیان ناتوان یەکوێگرتوو بن و ئەگەر یەکوێگرتوو بن و چوار لایەنە ئەتوانن گوشاری توموتیژ گوشارێکی مەدەنی سیاسی قورسی ئەو تۆ لەسەر پارتی دروست بکەن کە پارتی ئەم شێوە ئینفراد و تاگڕەوی و قۆڕەکاری کە ئێستا کوردستانی پێبڕێەوە بە لە سنوورێکە ڕایگرن بەڵام ئەمان هەمویان لە حکوومەتە بەشدارن لە حکوومەتیش دەرکراون ئەمە چێت ینی چاوبەستە یا دووفاقیە لە سیاسەتکردن نەبوونی بەرچاوڕوونیە زالبوونی بەرژەوەندیە کەسی و حیزبی و ناوچەیەکانە بەسەر بەرژەوەندی گشتیە کۆمەڵی لەم فاکتەرانێ بێمتمانەیە بە یەک ئەمە کێشە زۆر سپاس دەکەم دکتۆر لە تازەترین وتاردا باس لە کۆمەڵی شتی حکوومەتی هەرێم کردووە من مەبەستمە ینی کاتێ باسی حکوومەتی هەرێم بکەین بێگومان حکوومەتی هەرێم ئەوترێت حکوومەتی ئەحزابە کۆمەڵی حزبی سیاسی ینی هێشتا ئەوە نەگەشتوونەتەوە خۆناغی کە حکوومەتیشی خۆی بکە و حزبی ئیشی خۆی بکات و لە یەک جیاکرا بێتنەوە حزبی لە پشتەوەی بە بەردەوامی دوو ساڵی ڕابردوو چیمان پێڵێ ئەکرێ وەکو دوو ساڵ سێریکەین کە دوو ساڵ بوون بە کۆمەڵی قەیرانە تێپەڕیوین و سەربەرزانە لێ هاتوینەتە دەرەوە سەرکەوتوانە تێمان پەڕانون دوو ساڵ بوون پڕ بوون لە قەیران و هیچی چارەسەر نەکراوە دوو ساڵ بوون نمونەیەکی گەشت بوون پێناسەی تۆ بۆ دوو ساڵی ڕابردوو چییە و ئەبێت چی بکرێ بۆی دوو ساڵی داهاتوومان جیاوازتر بێت من وازانم ئەم دوو ساڵە بۆ دەسەڵاتی کوردی من ناوینم دەسەڵات ناتام ناوینم حکوومەت دەسەڵاتی کوردی دوو ساڵی تێست بوون بۆ ئەوەی ئایا فعلا ئێمە لە هەرێمی کوردستانە حکومڕانێکی تەندروست هەیە وایمە فعلا ناو کەشوهەوایەکی دیموکراسی ئاژین ئایا فعلا دەستا و دەستکردی دەسەڵات هەیە ئایا فعلا پەرلەمان ئەتوانێت بە ئەرکی حەقی خۆی هەستی ئایا هاوڵاتیان کە بایکۆتەکەن و ناڕەزایی دەرەبڕن حکوومەت و دەسەڵاتی سیاسی گوێ ئەگرێ بۆ داخوازیەکانیان ئایا فعلا کاتێک کە خەمخۆران و ڕۆشنبیران هەموو ئەو ڕەخنە و گلەی و گازندانەی ئاراسی دەسەڵاتی سیاسیەکەن دێ بەدەم ئەم گازندە و گلەیانەوە ئایا هاوڵاتیان کاتێک کە داد و بێداد دێنە دەست نەبوونی خزمەتگوزاری یعنی من پێم سەیرە یەکێتی نیشتیمانی کوردستان یا پارتی دیموکراتی کوردستان باز لە بژێوی هاوڵاتیان بکەن یعنی مەگەر ئەم 25 ساڵە داهاتی هەرێمی کوردستانە بەدەستیانە نەبوو مەگەر 50 دا بەشیان نەکردبوو یعنی چەندێک داهات لە دەڤەری ئەو لای ئەوەش داهات لێرە هەیە لەبەرەوە من پێم سەیرە بێگەر لە مەشروعی انتخابیانە بۆ ئەم جارە باز لە بژێوی هاوڵاتیان بکەن چونکە تۆ تاقی کرایتەوە بەم 25 ساڵە نەتوانی بژێوی هاوڵاتیان بگێتە ئاستێکی مەطلوب و ئاستێکی پێویست لەبەرەوە ئێستا بەڕاستی جەستەی سیاسی لە هەرێمی کوردستانە جەستەیەکی نەخۆشە بەڵام کێشەکە لەوایە هەموو لایەک ئێعترافەکەن کە ئەم جەستە نەخۆشە خودی خاوەنی بڵێن نەخۆشەکە دان پێدانانەکە نامان با بەرەو چارەسەر ئەخی کێشەکە لەوایە یعنی ڕەگە لە دوورە تەوسیفی ئەم حاڵەتە بکرێ بە حاڵەتی نەخۆشی و ڕەنگە ئەگەر یعنی مبالغەمان نەکرێ بەرەو شێرپەنجەیی بڕوا بەڵام خاوەنی جەستەکە نایەوێ ئێعترافەمە بکە بەڵگەش لەسەر چییە سەردانی دکتۆر ناکە سەردانی پزیشک ناکە ئێعتراف ناکە کە یعنی داو دەرمان بخەوە بەرەو عیلاج بڕوا عیلاجەکان واضحن یعنی ئەم چەند ساڵە کەوتراوە مەجموعەیەک یعنی چەند وەکوڵێ پاکێجی دیار و واضح بوون کە ئاراستەی ئەم لایەنە کراوە کە بەرەو چارەسەر بڕن بەڵام ئەم جەستەی کە لە هەرێمی کوردستان خۆی زۆر بە تەندروست پیشانەیە ئەو کێشەکە نەک ناڵێ من نەخۆش هەر خۆی زۆر بە تەندروست پیشانەیە بەڵگەش لەسەر ئەوەیە شێوازی مامەڵەی لەگەڵ بارودۆخە سیاسیەکە کاتێک کە تۆڵی هەڕەشەی دەرەوەم لەسرە کاتێک گەڵی هاوڵاتیان قوتی ڕۆژانەی خۆیان دەست ناکەوێت کاتێک گەڵی ینی هەموو ئەمانە کە ئاراستەی دەسەڵاتی سیاسیەکرێ ئەو بەهانەی ترت بۆێتەوە مەشغوڵتەکە بە شتیکەوە سەرقاڵتەکە بە قەیران و یعنی ئێمە لە وەکوای لە ساحەیەکە یاری بکەین خەریکی گەمەیەکی مەشغوڵ کا بە گەمەیەکی کەوە تۆ ئەڵێ با پێچ حیزبەکە کۆبنەوە ئەو باسی هەڵبژاردن بووەکە تۆ ئەڵێ با لایەنە سیاسیەکان پەرلەمان کارا بکرێتەوە جارێکی کە مەشغوڵتەکە بە شتێکی کەوە لەبەر ئەوە یعنی هەست ناکەی ئەوەی کە دەسەڵاتی سیاسیە و یعنی بڕیار بەدەستە لە هەرێمی کوردستانە و ئەتوانێت بارودۆخەکە بەرەو ئاخارێکی باشتر بە ئەم ئیرادەی لای ئەو هەبێ یعنی بەڵگە دەلایل زۆرە لەسەر ئەمە لە وڵاتان پێشکەوتووە کاتێک کە قەیرانێکی سیاسی دروستە بێ خەڵک بە چیا ئیحساس بەوە کە ئەم دەسەڵاتە سیاسی ئەوێ هەنگاو نیە بۆ نمونە وەزیرێک دەستەکارێک کێشێتەوە سەرۆکی حکوومەت دەڵێ حکوومەتەکەم شکستی هێناوە
یعنی وەزیرێک لە یابان کاتێک کە کێشەیەکی بەسیط دروستە بێ وەزیرەکە بەرەو ئینتیحار و هەندێک شتمان بیستوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە یعنی احساسەکە ئەم هاوڵاتیەکە ئەم دەسەڵاتە سیاسیە فعلا احساس بە معاناتی وڵاتیەکە بەم شتانەی کە باس من لە بەرپرسێکی هەرێمی کوردستانم پرسی جارێکیان وتم بە حکمی نزیکیت لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و هەندێک لە سەرۆکی حکوومەت و جێگیرەوانە احساسەکەی فعلا لە ڕووی ئینسانیەوە احساسەکەن بەو معاناتەی کە هاوڵاتی لە هەرێمی کوردستانی تایوتی ئەبد احساس ناکەم و یعنی کاتێک احساس نەکە بە معانات و مەشاکلی هاوڵاتی طبعا ناویژدانە بەرەو زۆر بە کورتی وەڵامی ئەو پرسیارم بیتەوە بەم شتانەی کە باست کرد بەرەو هەڵبژاردن بڕۆین پێت وایە هەڵبژاردنێک بێت ئیقبالی لەسەر بێت لەلایەن هاوڵاتیانەوە لەلایەن بەنگدەرەوە خۆی ئەگەر ئالەم لەحزەیە بەم بارودۆخی ئێستا بێ من دڵنیام ئیقبال نابێ بەڵام دیارە ئەبێ هەنگاوی تر بێ پێش هەڵبژاردن لایەنە سیاسیەکان پێکەوە کۆ بنەوە هیچ بەدیلێکی کەمانیا بێ ئەم ژینگەیە بکرێتە ژینگەیەکی لەبار بۆ ئەوەی ئێمە بتوانین هەڵبژاردنێکی تەندروست ئەنجامین ئەگینا بەم احتیقانە و ئێستێمە تازە باسی شەڕی ناوخۆکەین لە شنگال و شوێنەکانی کە یعنی بارودۆخەکە وای لێ نەهاتۆ کە ئێمە لە ژینگەیەکی سیاسی دروست تا بژین تا باس لە ئەگەر چی ئێمە بەدیلی هەڵبژاردن هەڵبژاردن هیچ ینی بۆ ئەم بارودۆخە بگۆڕین هەرە بێ هەڵبژاردن بیگۆڕین بەڵام پێشەوە دیارە هەموو ڕێگاکانی شەچنەوە سەر گفتوگۆ ڕێگەی تر اختیار نەکرا و هیچ حزبێکیش تەبەنی ڕێگەیەکی تری نەکردو سوپاس دەکەم کاک مەجید بێمە لای جەنابتان یەکێتی نیشتیمانی کوردستان قسە لەسەر ئەوە کرا و پێم وابێ کۆبوونەوەش کرا لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە سەبارەت بە نەخشە ڕێگا هێندەی تو ئاگاداربی ئەم نەخشە ڕێگایی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە باس لەوە کرێت هەنی ڕێکەوتنیشی لەسەر کراوە و ئەمە چییە و تا چەندە ڕاستە کە ئەوتەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی هەرچەنە لە نەخشە ڕێگاکە ناتوە نێوبژیوانە بینێ لە نێوان گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان خۆی ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستانە پرۆژەی هاوبەشمان هەبوو وەکو باسم کرد پێشتر بۆ گۆڕینی سیستەمی هەرێمی کوردستان باش هەست ناکەن لایەنەکانی ترجگە لە ئێوە پاشەکشیان لە پرۆژەکانیان کردبێت کۆمەڵی ئیسلامی شەشتان سوورە لەسەر پرۆژەکانی خۆی و لایەنەکانی تر تا ئێستا ئیعلانیان نەکردووە کە دژی پرۆژەکانی خۆیانن هەر سوورن بەڵام کاتێک کە تۆ نەیتە ناو ململانێکەوە بە بخێتە سەر ئەستۆی وەکو کاک ئاسۆش باسی کردەوە ململانەکانە لە بینی گۆڕان و پارتیە گۆڕان و پارتی ململانێ لەسەرەوە نییە کە ئێمە داوای گۆڕینی سیستەمی سەرۆکایەتیمان ناو پارتی دیموکراتی کوردستانە نەکردووە بڵێن وەڵی نابێ مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئێمە داوای گۆڕینی سیستەمی سیستەم بۆ کوردستانەکەی بۆ کوردستانە وەختە من جۆری سیستەمێکی حزبایەتێکی خۆم چۆن دیارەکەم کەیفی خۆمە پارتی چۆن دیارەکەڕێە لە کۆنگرەیەک لە پرس کۆنفرانسێکی کاک مەلا بەختیارە پرسیاری ئەوەیان لێکرد سەبارەت بە ئەوەی کە ئایا ئەوان کاک مەسعود بارزانی بە سەرۆکی هەرێمەزانن وەڵامەکەی وابوو وتی من ئەڵێم کام لەو لایەنانەی کە ڕخنەی توندیان گرتووە کام لەو لایەنانەی کە ڕخنەی نەرمیان گرتووە کام لەو لایەنانەی کە خۆیان مت کردووە کام لەو لایەنانەی کە خۆیان بۆ آخر زەمان داناوە ڕێکوای وت ئەمە قسەی نەقلی قسەکەیەوە کاندیدیان هەبوو بۆ سەرۆکی هەرێم تا بتوانن ڕخنە هەڵبژاردن کراوە تا کاندید بێت ئەوتێ لە کۆبوونەوەکانە تەرح کراوە کەس ئێمە جارێک داوای بزوتنەوەی گۆڕان لەگەڵ حزبەکەی کاک مەلا بەختیارە داوای گۆڕینی سیستەمی هەڵبژاردنەکات هەڵبژاردننی سەرۆکی هەرێمەکات بۆی سەرۆکی هەرێم ئەو کاتە هەڵبژێرێت نەک ئێستا بە تعدیلکردنی یاسا و بە ئیتیفاقی لایەنە سیاسەکان و هەر سەرۆکیی هەرێم ئێستش ئێمە ڕێککەوین وەکو کاگاسۆ باسی دوای ڕێکەوین لە سەرۆی کە مامۆستا سەلاحەدین دانین بە چ میکانیزمێک دانی بە کام یاسا تۆ ئێوە لاریتان لەسەر کەسایەتێکە هەیە ئێمە لاریمان لەسەر هیچ کەسایەتێک نییە بە خودی کاک مەسعودیشەوە ئەگەر بێت و سیستەمێکی سەرۆکایەت یاسایەک دانین بۆ ئەو مەسەلە ئەوە ئەگەر یاسا دانرا ئەگەر یاسا دانرا و یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبەکەی کاک مەلا بەختیار بەڕاشکایی پێمان بڵێ لەگەڵ پرۆژەکەی خۆی ماوە یا لەگەڵ پرۆژەکەی پارتیە بچێت لەگەڵ پرۆژەکەی پارتیە نەخشەڕێگاکەی نێوانێکێتی بۆی بۆکەمەوە ئەگەر لەگەڵ پرۆژەکەی پارتیە خۆ بڕوان لەگەڵ پارتیە ڕێکەوێ و سیستەمی یاسایەکدا داڕێژێت ڕازی بێ بە سیستەمی سەرۆکایەتی هەرێم لە دەروی پەرلەمان بەڵام معقول نییە تۆ بێت لێرە خۆت بە من ناو ژیواندانی ئەم یاریکردنا یعنی ئێوە ڕازی نابن یەکێتی نیشتیمانی کوردستان نێوەنگیری ئێوە و پارتی دیموکراتی کوردستان ئێمە پێویستمان بە ناوەنگیری نییە ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە کێشەی شەڕی عەشایریمان نییە ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە کێشەی جۆری تێڕوانینمان هەیە بۆ سیستەم
کێ لەگەڵ ئێمە با لەگەڵ ئێمە بمێنێتەوە کێ لەگەڵ پارتیا با لەگەڵ پارتیا بمێنێتەوە بڕوا لەگەڵە هیچ لاریشمان نیە لەگەڵەوە یەکگرتووی ئیسلامی بڕوا هەر حزبێک بڕات لەگەڵ پارتیا ڕێکەوە و پەرلەمان کارا بکەنەوە چ جۆرە سیستەمێکدا ڕێژن بەڵام ئێمە هەست ناکەن بزوتنەوەی گۆڕان تەنها باڵەکەوێ گەر بەم گوتاری جەنابەت بێت و تەعامل لەگەڵ کێشەی بزوتنەوەی گۆڕان نییە تەنها باڵکێت کێشەی بزوتنەوەی گۆڕانەوەیە کە سیستەمێک لە هەرێمی کوردستانە بەرپا بکرێت و قەنەعەتی پێوە ئیشی بۆ کاو لە پێناویشە زۆر قوربانیدا و ئەیشیدات کە سیستەمێک لە هەرێمی کوردستانە پەیڕۆ بکرێت لەسەر ئەساسی پێشێلکردنی یاسا نەبێت لەسەر ئەساسی پێشێلکردنی دموکراسی نەبێت پێشێلکردنی دموکراسی تا ئێستا بە ئاشکرا کراوە لە هەرێمی کوردستانە 2 ساڵ بۆ ئەم سەرۆکو 2 ساڵ نازانە بۆ کێ درێژکرێتەوە ئەم جۆرە پێشێلکردانە نابێت بمێنێت گۆڕان سوورە لەسەر ئەم پرۆژانەی خۆی ئێستا بۆی بکرێت ساڵێکی تر بۆی بکرێت 2 ساڵی تر بۆی بکرێت ئەگەر دۆخی هاوڵاتیان آخر زمانە بۆی بکرێت گۆڕان سوورە لەسەری دۆخی هاوڵاتیانی شەروا بمێنێتەوە دۆخی هاوڵاتیان گۆڕان بەرپرس نیە لی گۆڕان تا ئەو لەحزەیە کە وەزیری هەست ناکەن گەر ئێوە بۆ نمونە لەگەڵ پارتی و تەواوی لایەنەکان ینی دانیشتنەوە و ڕێککەونەوە دۆخی هاوڵاتیانیش گۆڕانکاری بەسەرا بهێن پێم وایە دۆخی هاوڵاتیان وەک لە پرسیاری وڵامی پرسیاری پێشوشا باسم کرد یەک سەبەبی هەیە سەبەبەکەی ئەوەیە کە خەڵک بگاتە قەناعەتێک کە ڕازی بێت بە هەر جۆرە سیستەمێک لە هەرێمی کوردستانە دامەزرێت ئەم سیستەم ئەم دۆخە بۆ دروستکراوە سبەی دووسبەی خەڵک بێ ئومێد بێت بە تایبەتی لایەنگرانی بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تر بێ ئومێد بن لەوەی کە بچن بۆ دەنگدان چکە گۆڕانی سیستەمی کوردستان مستەحیلە لەبەرەوە حزبێک باڵادەستەوانە بەڵام ئەمە بەرنامەیە ئەو بەرنامەیەشە من پێم وانە بتوانێت تا سەر بێت لەبەرەوە خەڵکی ئێمە زۆر وشیارترە لەو مەسەلەیە خاڵێکی گرنگ بوو کە حەزم کرد زۆر بکورت وەکوەگەر وڵامیش نییە ینی بۆ کاک ئاسۆ بە حکومەوەی پیاوێکی سیاسەتمەدارێکی گەورەی کوردستان ئەوەیە کە گۆڕان کێشەی لەگەڵ سیستەمی پارتی دموکراتی کوردستان و نظامی داخلی پارتی دموکراتی کوردستان نییە کێشەی لەگەڵ نظامی داخلی هەرێمی کوردستانەوە ئیش لەسەرەوە کە ئەم سیستەمە بگۆڕێەوە گۆڕان خۆی سربەستە لەسەرەوەی چ جۆرە سیستەمێک بۆ ناو خۆی داهێنێت و ئەو سیستەمە بە مەرجە کاریگەری نەکاتە سەر دۆخی سیاسی گەر لە ناوخۆی خۆشیە ینی بڕای بە دیموکراسی نەبێت ئاساییە بێت کێشە تا ئێستا لە ناو بزوتنەوەی گۆڕانە هیچ کێشەیەکی لەو بارەمان نییە کێشەی شەرعیە لە ناو بۆ کەسەکانی خۆمان نەبووە هەر لە کاک نەشیروانە بگرێت تاکو ئەندامانی جوات و تا هەر بەرپرسی ژوورەکان کێشەمان نیە زۆر بە کورتی بە بەڵێو نەخێر وەڵام بیتەوە کاتم دەمێکە کۆتاییاتەوە کاک نەوشیروان بەم زوانە گەڕێتەوە یان ناگەڕێتەوە کاک نەشیروان هەر وەختێک پێویستی کرد لە کوردستان ئێستا پێویست نییە بێتەوە من پێم وایە ئێستا کاتی ناتوە دوو سەبەب هەیە یەکێک دۆخی سیاسی هەرێمی کوردستان کە دۆخێکی چەق بەستووە دووەم تەندروستی خۆی ڕێگە پێ نادا تەندروستی خۆی ڕێگەی پێ نادا باش کاک مەجید ساڵح دکتۆر یحیا عومەر ڕێشاوی کاگاسوالی سوپاس بۆ کاتی کە بە ئێمەتان بەخشی سوپاس بۆ زانیاریەکانتان بینەرانی ئەزیز سوپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بە دیارمانەوە دانیشتون ڕێزی یادگار فایق و تەواوی ئەم ستافە جوانە لە شاری سلێمانی و شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتان هەمیشە ئاوەدان بێت لە خۆشییابن دەستان